جوتیارێکی سنووری چەمچەماڵە. کارێکی نوێ ئەنجامەدات کە تا ئێستا هیچ جوتیارێک لە سنوورەکەیدا ئەنجامی نەداوە. دوای دروێنەکردنی بەرهەم جارێکی دیکە زەویەکەی دەچێڵێت. بەم جۆرە دەیەوێت بەرهەمی ساڵی داهاتووی زیاد بکات و هیچ ساڵێکیش پشوو بە زەویە کشت و کاڵەکەی نەدات. سوود و شێوازی ئەم کێڵانە بە تایبەت لە سنووری گەرمیانە تۆزێک کەمە لە شارە زوور و ئەوانە پەرەی پێدەن. ئەمە من نیشبیرم لێ کردەوەکو ئەوان دوای درەوکردن حەسم بە کێڵانەوەی لەبەرەوەی چەند سوودێکی هەیە کێڵانەوەی ئەم زەویە. یەک لەو سوودانە خۆری هاوین و تینی خۆری هاوین زۆر باشە بۆ لە ناوبردنی حەشەرە و کرمۆکە و ئەو شتانە. ئەتوانم بڵێم ئیسفادەی دووەمی ئەم پوش و پەڵاشەی کە ئەیبینی ئەکەوێتە ژێر ئەو خۆڵەوە ئەبێ بە پەین بۆی. ئەم چەند سوودەی هەیە لەبەرەوەی ساڵ ئەمانەوێ ئەم ساڵ جارێکی تر ئامادەی کەینەوە زوو پێشی پەڵا تۆوی کەینەوە ئەبێ پێی ئەڵێن بە وشکەکەنە بیشێڵینەوە. بەڕێوبەری کشتتوکاڵی چەمچەماڵ ڕێگانوویەکی کشتتوکاڵکردنی جوتیارەکەی لاپەسەندە. پێی وایە بەم ڕێگایە بەرهەمی ساڵانەی جوتیاران زیاد دەکات. دووبارە چێڵانەوەکەی سوودەکەی لەوەیە لەم کاتەیە ئەو پوشتێک کە لە ناو زەویەکە دووبارە خێتەوە ناو زەویەکە پاشان ئەو پوشە بە خۆی دەڕزێت کە ڕزا بێتە مادەیەکی خۆراکی بۆ ئەو زەویە لە ساڵی ئایندەیە کە ئەو زەویە چێنرا بە هەر بەروبوومێک وەکو گەنم یاخودجۆ ئەو مادە ئۆرگانیە بە خۆی شیتەڵە بێتەوە ئەبێتە توخمە خۆراک و ئەو بەروبوومە سوودی لێ دەبینێت. کێڵانی دووبارەی زەوی لە دوای دروێنەکردنەوە جیاوازە لە چلەبڕ و وەردانەوە، بەڵکو جۆرێک لە پشودانە بە زەوی لە وەرزی هاویندا تاوەکو لەگەڵ بارینی بارانی پەڵەدا زەویەکە بۆ پەڕی تواناوە ئامادە بێت بۆ ساڵی داهاتوو. کارۆن محەممەد کورد ساد نیوز چەمچەماڵ.